بۆ پاڵپشتیکردنی کاروباری دام و دەستگا حکوومیەکان و لەگەڵیشدا دام و دەستگاکانی دیکە کە پەیوەستە بە کاروبارەکانی هاوڵاتیان بۆ ڕێخستنی کاری ڕۆژانە و دواتریش ئێستا لە جیهاندا کاری ڕێکخراوی زۆر بەربڵاو بووە و بۆتە پیشەیەک کە زۆر جار مرۆڤ لەو ڕێگەیەوە چەندین سوودی باش ئەبینێت و بێتە دەرفەتێکیش بۆ هەلی کار بۆ چەندین بابەتی دیکە. زمینەی کاری ڕێکخراوی لە هەرێمی کوردستان چۆنە کێ سەرپەرشتیەکە هەموو ئەمانە بە بابەتێکی گرنگ بانزانی کردمانە تەوەری ئەمڕۆی بەیانی 24 وە میوانی تایبەت و کەسانی شارەزامان میوانداری کردووە. ئەم بابەتە وەکو هاژە ئاماژەی پێدا بابەتێکی زۆر گرنگ ئێستا ڕێکخراوەکان ڕۆڵی زۆر باڵا زۆر کاریگەریان هەیە لە فشار دروستکردن لە هۆشیارکردنەوە لە ڕێخستنی کۆمەلگا بەگشتی بۆیە بابەتێکی گرنگە و پێویست بوو ئێمە لەسەری بوەستین میوانمان لەگەڵا بەڕێز بارزان ئەکرەم منتک سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان کاک بارزان بەیانیت باش خۆشحاڵین لەگەڵمانی بابەتەکەمان وەکو ئاماژەمان پێدا بابەتێکی گرنگە و پێویستە هەموو لایەکمان شتێکی لەسەر بزانین بۆ ئەم مەبەستەش باشترین شت ئەوەی کە بزانین فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان چییە سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەگەر پێناسەیەکمان بۆ بکەی بە چ یاسایەک دامەزراوە ساڵی چەند دامەزراوە. بەنای خۆی گەورە میێرەبان بەیانی ئێوە بەیانی بینەرانی کوردستان 24 باش خۆشحاڵین ئەمڕۆکە لە خزمەت ئێوەی بەڕێزانە بۆی باسی کاروبارەکانی فەرمانگە و ژینگەی کاری ڕێکخراوەکان و کار و چاڵاکی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستانە بکەین. فەرمانگەی ڕێکخراوانە حکومیەکان بەپێی یاسایی ژمارەیەکی ساڵی 2011 و پەیڕەوی ژمارە 4 2011 دامەزراوە بە مەبەستی پێشکەشکردنی خزمەتگوزاری ڕێکخراوەکان ئەمەش لە تۆمارکردن و سەرپەرشتیکردنی ڕێکخراوەکان لە بەدواداچوون لە ڕووی کارگێڕی و دارایی و هەنەریەوە. فەرمانگەی ڕێکخراوانە حکومیەکان تاکە دامەزراوی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ڕاستەوخۆ گرێدراوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزان سەرۆکایەتی دیوان بۆ سەرپەرشتیکردن و بەدواداچوون بۆ کاروباری ڕێکخراوەکان و دروستکردنی ڕایاڵە لە نێوان دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکان. بەڵێ باشە مامۆستا پێمان بڵێ زمینەی لە باری کاری ڕێکخراوەکان چۆنە و یاسا تا چەندێک کاریگەری هەبووە لەسەر کارەکانیان تا چەند هەماهەنگ بووە. هەرێمی کوردستان نەک تەنها لەسەر ئاستی عێراقا بەڵکو لەسەر ئاستی خۆرهەڵاتی ناوەڕاست شانازی دەکاتن کە یاسایەکی نایب و دانسقەی هەیە کە لەم یاسایەدا زمینەیەکی زۆر باش فراهەم کراوە بۆ کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستانە. ئەمەش نەک تەنها قسەی ئێمە بێتن بەڵکو ئەمە قسەی توێژەرانە لەسەر ئاستی نێودەوڵەتی بە تایبەتی ئاژانسی نەتەوەی گرتوەکان وەکو UNDP خۆیان گەواهی ئەویان داوە لە میانەی ئامادەکردنی راپۆرتێکی استراتیجی بۆ فەرمانگەی ڕێکخراوانە حکومیەکان بۆ 4 ساڵی داهاتوو پسپۆڕەکانیان ئاماژەیان بۆ کرد ئەم ڕێکخراوەیەکی کە لەو ئەم یاسایەکە لە هەرێمی کوردستان هەیە بۆ خزمەتکردنی کاری ڕێکخراوەکان و کە لە چوارچەوەی ئەم یاسای ڕێکخراوەکاندا مزرن کاری ڕێکخراوەی یەکەم یاسایەکی دانسقە و دەگمەنە لە خۆڕاتی ناوەڕاست دەتوانین بڵێن وڵاتێکی تر هەیە هاوشێوەی هەرێمی کوردستان لەم یاسایەدا لەگەڵەوەشە هێشتانە کە زمینە سازی بەو شێوەیە بۆ کار و ڕێکخراوی ڕەنگە لوبنان بێتە. بەڵێ و هەرێمی کوردستان سابەز ببوورە دەنگت زۆر نزمە من باشتر ناگەم چەندێک مەسافەمان کەمە بەس باش دەڕوا لە شاشە بەڵام لەبەر دەنگی ستودیۆ و جیازەکانیمان بەرزەکەینەوە. باشە سپاس دەکەم چونکە هەندی وەرەگرم و شەکانت بەدڵ نایەوە جاماوەی پەڕی پێم وایە نەیڕێ بەدڵ نایەوە هەرێمی کوردستان چەند قۆناغێکی بڕیوە لە کاری ڕێکخراوەییدا. ئەگەر ئێمە بە شێوەیەکی پوخت و کورد ئاماژەی پێ بکەین کاری ڕێکخراوەیی لە هەرێمی کوردستان کارێکی نوێنێ بگەڕێتەوە دوای راپەڕی نەمەزنەکە و دامەزرانی پەرلەمانی کوردستان و هەروەها پەسەندکردنی یاسای ژمارە 15 و 18 ڕێکخراو و کۆمەڵەکان لە هەرێمی کوردستانە بەڵکو کاری ڕێکخراوەکان دەگەڕێتەوە بەر لە راپەڕی نەمەزنەکەی هەرێمی کوردستان لە ساڵ 1970 دەگەڕێتەوە بۆ شۆڕشی ئەیلولی مەزنۆ و هەروەها دواتریش ئەو قۆناغانە تاوەکو راپەڕی نەمەزنەکە سەیڕداوە چەندین ڕێکخراو لە هەرێمی کوردستان بوونیان هەبووە بەڵام ئەم ڕێکخراوانە لەو کاتەدا لە چوارچەوەی وەکو دەڵێ پاردا کاریان کردبووە وەکو ڕێکخراوەکانی لاوان و قوتابیان ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان وەکو دەڵێ یەکێتی زانایان ئەم مەبەست لەم بابەتانە چیە واتە توێژەکان چوارچێوەیەکیان هەبووە یاوە خۆ دەرچەیەکیان هەبووە بۆ ئەوەی بتوانن
ئەو داواکاریانە هەیە بووە لەو سەردەمەدا بیگەێنن و ڕۆڵی سەرەکیشان هەبوو ئەمە جگەلەوەی کە چەندین ڕێکخراوی نێودەوڵەتیش لە هەرێمی کوردستان لەو کاتەدا بوونیان هەبوو وەکو MSF کە MSF ڕێکخراوێکی نێودەوڵەتیە چەندین MSFن لە هەمیان لەژێر چەترێک MSF کارەکەن کە خزمەتگوزاری پزیشکی پێشکەشەکەن بەڵام دوا بە دوای پەسەندکردنی یاسای ژمارە 15 کە پەیوەستە بە کۆمەڵە ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستانە کار ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان چۆ قۆناغی چترەوە بۆیە ڕێکخراوی عێراقیەکانیش وەکو ڕێکخراوی ئەمەلی عێراقی لە هەرێمی کوردستان لە 1993 دامەزرا کە تاوەکو ئێستاکەیەکە لە ڕێکخراوە هەرە کۆنەکانی عێراق بوونی هێو خزمەتگوزاری پێشکەش دەکاتن ئەمە تاوەکو ساڵی 2011 ڕێکخراوەکان بەپێی ئەم دوو یاسایی کە ئاماژەمان پێکردن کار و چالاکیان نەکرد بەڵام دوای ساڵی 2011 کار و چالاکی ڕێکخراوەکان یاوەکو ژینگەی کارکردنی ڕێکخراوەکان چوە قۆناغێکی باڵا و بەرزتر لە هەرێمی کوردستانە ئەمەش دوای پەسەندکردنی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 کەوا هەروەک باسمان کرد کە زمینە سازیی زۆر باشەکاتن بۆ کاری ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان دەرفەت دەدەین بۆی قسەکان تەواو بکەی بەڵام پرسیار دیکە هەیە ئێستا گەنجان زۆریان دەیانەوێت ڕێکخراودا بمەزرێن لە بوارە جیاوازەکان بێن کاری ڕێکخراوەی بکەن شوێن پەنجیان لە کۆمەلگا دیار بێت بەڵام لە ماوەی ڕابردوو لە چەند ساڵی ڕابردوو دەمبینی ژمارەی ڕێکخراوەکان زۆر بوو بەڕاستی ئێستا نزیکەی ساڵێک بۆ 2 ساڵە پاڵاوتن کرایە ینی ئەو ڕێکخراوانەی کە ناچالاکەن هەز دەکەی ڕێکخراوێن هەڵوەشاوەتەوە یاخود وڵاتیان لێ سندراوەتەوە ئامانستان لەم کارە چی بووە بۆچی دەتانەوێت ڕێکخراوەکان ژمارەیان کەم بێتەوە یان دەتانوێت تەنیا ڕێکخراوە چالاکەکان بمێننەوە یان ناتانەوێت تەنیا ناو بن ئەگەر وەڵامی ئەم پرسیارەت بدەمەوە بە شێوەیەکی مجرد تەنهایی بەڕاستی ڕەنگە ئێمە نەتوانین بڵێن دوا بە دوای دەست بەکاربوونی کابینە حکوومەتی هەرێمی کوردستان و بە دەست بەکاربوونی ستافی نوێ فەرمانگە چ خزمەتگوزاریەکمان پێشکەش کردووە بە مەبەستی زمینە سازیکردنی باشتری کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستان بۆی بە پێویستی ئەزانم بەر لەوەی وەڵامی ئەم پرسیارەت بدەمەوە ئاماژە بۆ بکەم فەرمانگەی ڕێکخراوانە حکوومیەکان دوای بەس بەکاربوونی کابینە حکوومەتی هەرێمی کوردستان و دەست بەکاربوونی ستافی نوێ فەرمانگە لە چوارچێوەی کارنامەی کابینە حکوومەتی هەرێمی کوردستان و یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستان و هەروەها هەبوونی راپۆرتی دامەزراوەکان لە هەرێمی کوردستان وەکو دیوانی چاودێری دارایی پەرلەمانی کوردستان و دەستەی دەستپاکی لە پرۆژەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیدا هەموو ئەمانەی تێکەڵچێش کردو بە پاڵپشتی بەڕێزان لە ئاژانسی UNDP پرۆژەیەکی استراتیژی بۆ فەرمانگە ئامادەکراوە کە ماوەی 4 ساڵە بێتن ئەم استراتیژیک پلانە هەبێتن فەرمانگەی ڕێکخراوانە حکوومیەکان لە چوارچێوەی یاسە بەرکارەکان و وەکو باسمان کرد ئەم دامەزراوە راپۆرتی ئەم داوازرانە ئەم راپۆرتی کردوتە بەرنامەی کاری خۆیدا ئەم بەرنامەیە لە 5 ڕەهەند پێک دێتن ڕەهەندی یەکەمینان بریتە لە چاکسازیکردن و چاکسازیکردن لە دامەزراوەیکردنی فەرمانگە بە دامەزراوەیکردنی فەرمانگە بۆ ئەمە بەستەش چەندین هەنگاو هەڵگیراوە یەکێک لەو هەنگاوانە پەیوەستە بە بابەتەی کە جەنابەت پرسیارت یادا کرد کە بریتیە لە دروستکردنی داتابیسێکی پێشکەوتوو بۆ پاڵفەتەکردن و فلتەرکردنی ئەم ڕێکخراوانەی کە کامیان بەرگە یاساییەکانیان تەواو کردو کامیان بەرگە یاساییەکانیان تەواو نەکردووە بە پێویستی ئەزانم بە بەڕێستان ڕابگەێنم زۆر بەداخەوە ژمارەی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان ژمارەیان بەرزە کە جگای خۆشحاڵێ بەڵام کە دەڵێن بەداخەوە بەشێکی کەمیان بەرگە یاساییەکانیان تەواو کردو و چالاک و ئەکتیڤن بۆیە ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستانە کەوا زۆرترین ڕێژەی ڕێکخراوەکان لە ژمارەی 4900 ڕێکخراو ئەکتیڤ بن بەداخەوە ئەمڕۆکە ڕەنگە بە بەڕێستان ڕابگەێنم کەمتر لە کۆی 4900 ڕێکخراو کەمتر لە 1000 ڕێکخراوی بەپێی یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستان چالاکن بە تایبەتی یاسای ژمارەیەکی 2011 لە تەواوکردنی بەرگە یاساییەکان و پێشکەشکردنی راپۆرتی دارایی و کردنەوەی هەژماری بانکی و هەبوونی بڕیاری کارگێڕی و بە چەندین بابەتی تریش کە پەیوەستن بە کاری ڕێکخراوەیی و ئیلتزامات و پابەندی ڕێکخراوەیەکان تەواویان کردووە بۆیە فەرمانگەی ڕێکخراوانە حکوومیان لە دوای دروستکردنی داتابیسێکی پێشکەوتوو کە لە دوو فێس پێک دێتن فێسی یەکەمیان تەواو بۆ فێسی دووەمیان لە قۆناغی جێبەجێکردندایە ئێستا کە توانراوە پۆلینی ڕێکخراوەکان بکرێتن نەک تەنها بزانرێتن کام ڕێکخراوەکان چالاکن و کامیان چالاک بەڵکو هەوڵیش دراوە لە میانەی ئەم داتابیسکردن و دیجیتەڵایزیشنکردنە کە بەشێکە لە وەکو دەڵێ بەرنامەی کاری کابینە حکوومەتی هەرێمی کوردستان بە دیجیتاڵکردن بابەتێکی تری بۆ ئێمە هێناوەتە پێشەوە پۆلینی ڕێکخراوەکان بکەین لەسەر ئاستی جوگرافی و لەسەر ئاستی سێکتەری کارکردنیان بۆ نمونە ئەگەر لە ماوەی ڕابردوودا بە ئێمە ڕابگەێن بە چەند ڕێکخراومان هەیە لە سێکتەری ژینگەی وە چەندیان چالاکن بەدڵنیاوی ئێمە نەمانەزانی بەڵام ئێستا کە بە بەڕێز ڕادەگەێنم 210 ڕێکخراوی ژینگەیمان هەیە 25 ڕێکخراوی ژینگەی چالاک
فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ئامانجێتی لەو ماوەی جێبەجێکردنی استراتیژی پلانی استراتیژی ئەم ڕێژەیە بەرز بکاتەوە لە پارێزگای هەڵەبجەی شەهید بە پێی شوێنی جوگرافی وەربگرین بەر لە دەست بەکاربوونی کابینە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پلانە استراتیجە سێ ڕێکخراو لە پارێزگای هەڵەبجەی شەهید ڕگە یاساییەکانی تەواو کرد و بەڵام ئێستا کە جێگای خۆشحاڵیە ئەم ژمارە بووتە 21 بۆیە ئەمەش تەنها ئەوە ناگەێنێتن کە ئێمە هاتوینە پۆلینی ڕێکخراوەکانمان کردووە بەڵکو دێنە سەر ڕەهەندی دووەمینی پلانی استراتیژی فەرمانگە کە فەرمانگە هەوڵی داوە بربەست لە بەردەم کاری ڕێکخراوەکان هەڵبگرێتن کە چەندین بربەستە بۆ زۆر جارێ وای لە ڕێکخراوەکان کردو کار و چالاکیەکانی بەڵام لە هەمان کاتیشدا چالاکیەکانیانی پێ زیاتر کردوون ینی لە ماوەی کابینەی نوێمە چالاکیەکانیان چی بووە وەکو وترێ زۆر و بۆرینە کەم و پوخت ینی ڕاستە ئێوە بەو سیستەمە پێوەرێکتان داناوە بەپی جوگرافیا بەپی چالاکیان بێ کە ڕێکخراوەکان ئەکتیفتر بن کەواتە ئەو پێوەرانە تا چەند وای کردو ڕێکخراوە چالاکەکان ڕۆڵیان هەبێ بە تایبەت لە کابینەی نوێمە ئێمە کەواتە لەم حاڵەتەیە دەبێت ڕەهەندی دووەم و سێم و چوارەم سکیپ بکەین بیان بڕین و بینە ڕەهەندی پێنجەم فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ئامانجێتی لە میانەی جێبەجێکردنی پلان استراتیژیدا پاڵپشتی کار و ڕێکخراوەکان بکاتن لە ڕێگای دروستکردنی ڕایەڵە و پەیوەندی و برج ینی وەکو دەڵێ پردێک لە نێوان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بەخشەرەکان لەگەڵ ڕێکخراوە لۆکاڵیەکان ڕێکخراوە کوردستانیەکان جێگەی خۆشحاڵیە ئەو بەشانێک کە ئەکتیڤ و چالاک بوون سەرباری هەبوونی قەیرانی دارایی و سەرهەڵدانی وەکو دەڵێ بەداخۆ لە تاوەکو 2014 و 15 ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و پاڵپشتی داراییان دەکرا بۆ پرۆژەکانیان بەڵام دوا بە دوای سەرهەڵدانی ئەو قەیران و هاتنی داعش و دابەزین نرخی نەوت و چەندی قەیران دروست بوو لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی پاڵپشتی دارایی ڕێکخراوەکان بکات بەڵام دوا بە دوای دەست بەکاربوونی کابینە حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بە پاڵپشتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی دیوان هەوڵیدا دەرچەیەشتر بەدۆزێتەوە بۆ پاڵپشتیکردنی ڕێکخراوەکان ئەوە بە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لە ڕێگای بەخشەر و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان پاڵپشتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی کرد بۆ ئەوەی پرۆژەکان بە خۆماڵی بکرێن لەگەڵ خۆماڵیکردنە لە میانەی جێبەجێکردنی پرۆژەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بیانەکان ڕێکخراوە خۆماڵیەکان هاوبەش بکرێتن بۆ ئەمە بەستە پرۆژەی جۆری ئەنجام درراوە لە سەکتەری تەندروستی لە سەکتەری پەروەردەی لە سەکتەری پەرەپێدان بە توانەکان لە کەرتی گشتی لە کەرتی تایبەتی و هەروەها لە ناو کاری ڕێکخراوەی و چوارەمینیشان بابەتی وشیارکردنەوە لە ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی توندڕەوی وشیارکردنەوە لە ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر کە جێگای پێزانینە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لە هەفتەی ڕابردوو لە پرۆژەی دەواازەی ڕاپەڕین پرۆژەی ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەری ڕاگەیاندووە کە لەوێ ڕامانگەیان کە دەواازەی ڕاپەڕین چۆن بووە وەکو دەواازەیەک بۆ ڕوبەڕووبوونەوەی ستەم و نادادی بۆ هیوایەشن دەواازەی ڕاپەڕین ببێتە دەواازەیەک بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەرەکان و هەروەها لە بابەتی وشارکردنەوەی هاوڵاتیان بە بەستی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و هەروەها وشارکردنەوەی هاوڵاتیان لە گرنگیدان بە ژینگە و پاراستنی ژینگە و گرنگیدان بە بەها بەرز و باڵاکانی کۆمەڵایەتی و بابەتە نەتەوایەتیەکانمان خۆشویستنی ئاڵا و خاک و نیشتیمان ئەمانە هەموو بەرنامەی کاری فەرمانگەر لە پلانی استراتیژیدا ئەمەش ئەوە ناگەێنێتە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی ئامانجەکانی تری ڕێکخراوەکان ناکاتن بەڵکو پاڵپشتی ئامانجی تری ڕێکخراوەکانی شەکاتن بەڵام ئەمانە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستان باشە کاک بارزان ئەمانی باسمان کرد ئێستا و ڕابردوو بوو لەو ماوەی کە کارتان لەسەری کردووە پلانی فەرمانگە بۆ داهاتوو چییە دەتانەوێت چی بکەن بۆ داهاتوو خۆشحاڵم ئەگەر بە ئێمە ڕاگەیان بە بۆ پرسیارەکە بەو شێوە ئەو بابەتانی کە ئاماژەمان پێکرد لە ڕەهەندی پێنجەم چیمان بۆ کردووە چونکە بەشێکیان بەشێک لەم پرۆژانێک کە دەبنە داهاتوو ئێستا کە لە جێبەجێ بەڵێ بەردەوامە بۆ ئەمە بەستە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لەگەر بینە سەر بابەتی جێبەجێکردن ئەو بابەتانە ئاماژەمان پێکردن لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا 4 پرۆژەی بەڕاستی جۆری وەکو دەڵێ ڕاگەیاند و ئەنجامی داوە ئەمە بە پێی ناوچەی جوگرافی یەکەم پرۆژەشمان لە هەڵەبجەوە بوو لە هەڵەبجەوە دەست پێ دەکەین بۆ ئەمە بەستە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بە پاڵپشتی چەندین ڕێکخراوی بیانی و کوردستانی ئەکتیڤ و چالاک و عێراقیش پرۆژەی لە هەڵەبجەوە دەست پێ کرد لە هەموو ئەو سێکتەرانێک کە ئاماژەمان پێکرد پرۆژەی جۆری ئەنجام داون هەتا لە دروستکردن قوتابخانە و نۆژەکردنەوەی و گەیاندنی دەرمان زیاتر لە ملیۆنان دلار بۆ زانیاری جەناب ڕەنگە ئێستا داتاکان لە بەردەستمان نابێتن و هەروەها بابەتی خزمەت پێشکردنی خزمەتگوزاری مرۆیی و پەرپێدان بە تواناکان دواتریش کاتاوەکو ئێستاکە بەردەوامی هەیە جێگای خۆشحاڵیە لە دوا هەمین ئاماری بەڕێزان لە GCC هەڵەبجە
ئەوەمان بیست کە جێگای خۆشحاڵی دوا بە دوای پرۆژەی لە هەڵاوجە دەست پێ دەکەین کە فەرمانگەی ڕێکخراوە نەحکومیەکان ڕایگەیاندووە ئێستا کە ڕێکخراوەکانی بیانی و نێودەوڵەتیش وەکو دەڵێ بەتەنگ هەڵەبجەوە چن و لەوێن دەرکار و چالاکی ئەنجام دەکەم. پرۆژەی دووەمینمان پرۆژەی لانکەی شۆڕش بوو لە سۆران کە فەرمانگەی ڕێکخراوە نەحکومیەکان لە ساڵی ڕابردوو ئەنجامیدا زیاتر لە سەروی هەفتا ڕێکخراوی نێودەوڵەتی کوردستانی بە هاوبەشی فەرمانگەی ڕێکخراوە نەحکومیەکان پرۆژەی لانکەی شۆڕشیان ئەنجامدا بە مەبەستی ناساندنی دەڤەرەکە بە ڕێکخراوەکان و هەروە گەیاندنی خزمەتگوزاری ڕێکخراوەکان بەم ناوچەیە وا تاوەکو ئێستاکە بەردەوامەتی هەیە و لە تاوەکو ئێستاکە لە پرۆژەی وەکو دەڵێت لانکەی شۆڕش گوژمەیەکی زۆر پارە خەرج کراوە و جگە لەوەی کەوە لە ڕووی معنەویشەوە وەکو دەڵێ پاڵپشتی دەڤەرەکە کراوە پاڵپشتی ڕێکخراوەکان کراوە و ئیدارەی سەربەخۆی سۆرانیش کراوە. سێمی نیشان پرۆژەی قەڵای بەرگری کە بابەتی پارێزگای دۆهۆک و زاخۆیە فەرمانگەی ڕێکخراوە نەحکومیەکان لەم ساڵ ڕایگەیاند و لە هەموو ئەو سێکتەرانێک کە ئاماژەمان پێکردن پرۆژەی جۆری ئەنجام داوە و تاوەکو ئێستاکەش بەردەوامەتی هەیە و چوارەمی نیشان پرۆژەی دەربازەی ڕاپەڕین بووە کە لە هەفتەی ڕابردوو ڕامانگەیاندووە و بەردەوامیە بێتن لە هەموو ئەو سێکتەرانێک کە ئاماژەمان پێکردن لە ئەم چوار پرۆژەی کە ئاماژەمان پێکردن فەرمانگەی ڕێکخراوە نەحکومیە بەردەوامیە بێتن و هەروە ئامادەییشمان ئامادەکاریش دەکەین هەروەک ئێستا دێنە سەر پرسیارەکەی جەنابەت ئامادەکاریەکەین بۆ پرۆژەی گەرمیان و هەروەها سلێمانی و دهۆک ئەمانەش بەردەوام دەستمان تێدا هەیە. باشە بە دەرفەتی زام هەنێ پرسیار سەبارەت بە کاری ڕێکخراوەی بکەم لێرەوە گەنجان هەندێک جار لە دوای تەواوکردنی قۆناغەکانی خوێندن زانکۆ و پەیمانگاکان چاوەڕێی یەکسەر دامەزراندنەکەن تا چەند گرنگە کارکردن لە ڕێکخراوەکانە تا چەند گرنگە کاری خۆبەخشی بکرێت لە ناو ڕێکخراوەکانە. دەست خۆش بۆم پرسیارە بەدڵنیایی ئێمە وەکو فەرمانگەی ڕێکخراوە نەحکومیەکان بە پاڵپشتی سەرۆکایەتی ئەنجومەن وەزیران سەرۆکایەتی دیوان لە ماوەی ڕابردوودا فەرمانگە چەند بڕیارێکی دەرکردووە ئەمەشدا بە دوای بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە پێویستە بەڕێزان لە کەتی تایبەت و بۆ بەرهێنەران ڕاچاوی دەستی خۆماڵی بکرێ کوردستانی بکرێتن لە کارەکانیاندا کە لە 1970 بەسەرەوە بێتن بۆ ئەمە بەستەش فەرمانگەی ڕێکخراوە نەحکومیەکان بڕیارێکی دەرکردووە بە دوای ئەم بڕیاری بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بێتن ڕێکخراوەکان لەمەوە دووە بە تایبەتی ڕێکخراوە بیانیەکان هەتا کوردستانیشمان هەیەشمانە چالاک وەکتیڤن پرۆژەیان هەیە لەگەڵ بەخشە لە نێودەوڵەتەکان ئەبێ ڕاچاوی ئەم بڕیارەی فەرمانگە بکەن کە دەری کردووە لەسەر بنەمای بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە نابێ 1970 کارمەندانی وەکو دەڵێ 1970 کارمەندانیان پێویستە کوردستانی بێتن و نابێت کەمتر بێتن. بەداخەوە زۆر جار لێرە لێ ئەمان بیست و وەسکاڵە ئەکرا لەلایەن کارمەندانی کوردستانی لە ڕێکخراوە بیانیەکان نەکەم ڕێکخراوە بیانیەکان لە بەشێک لە ڕێکخراوە بیانیەکان کە بەداخەوە کۆتایی بە ڕاژەکانیان دەهێنرا یاوە خودۆک و پێویست ڕاژەی کوردستانی یاخۆ تاکی کوردستانی قبول نەدەکرا بەڵام ئێستا کە ئەمە بووتە مەرج ئەمەش دەرفەتێکی زۆر باش هاتوتە پێشەوە بۆ گەنجان بۆ ئەوەی بتوانن دەرفەتی کارکردن بەدەست بێنن ڕێکخراوەکان جاچی بیانیبی نێودەوڵەتی بێتن ئەوەی کە زۆر گرینگە پێیوەستە ئاماژە پێ بکەم بۆی زیاتر دەرفەتی کارکردن بۆ تاکی کوردستانی زیاد بکرێتن لە ڕێکخراوەکان ئەوەیە فەرمانگەی ئێستا کە لە سەروبەندی تەواوکردنی بەشی دووەمی وەکو دەڵێ داتابێسەکەی کە فێسی دووەمیتی پێیوەستە بەوەی کە ڕێکخراوەکان بتوانن هەلی دەرفەتی کارکردن لە ڕێکخراوەکان لە ڕێگای وبسایتی فەرمانگەوە کە سەر بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکاری دیوانە بێ وبسایتی فەرمی حکومەت دەبێتن بۆی لێن دەرەژ بتوانن لێرە ڕایەگەێنم بتوانن دەرفەتی کارکردن بدۆزنەوە سەبارەت بە بابەتی خۆبەخشی بەدڵنیایەوە ئەوە فەرمانگە دەرگای وڵایە کۆتاشت کاکبارزم ببوورە کۆتاشت لەسەر ئەم ماڵپەڕی کە فەرمانگە هەیەتی قسەمان بۆ بکەی زۆرێک لە بینەران ڕەنگە ئامانجیان بێ ڕێکخراو دروست بکەن یان هەندێک پرسیاریان هەبێ ڕێکخراویان هەبێ نەتوانن لە دەروەوەی شاری هەولێرن بێن بۆ فەرمانگە ئەم ماڵپەڕی ئێوە چه ئاسانکاریەک بۆ کردوون ئەم ماڵپەڕی ئێمە طبعاً ئاسانکاریەکی بەدڵنیایە ئاسانکاریێکی زۆر بە ڕێکخراوەکانەکە کاکەکار بە پێویستی ئەزان بە بەڕێز ڕابگەین فەرمانگەی ڕێکخراوە نەحکومیەکان بەپێی ئەم پلانێکە هەمانە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی ستونی کاری نەکردووە تەنها وەکو دەڵێ لەسەر یەک تەوەر و یەک ئامانجی دیاریکراو کار بکە بەڵکو بە شێوەیەکی ئاسۆیی هەموو ئەو سێکتەر و ڕەهەندانەی کە ئاماژەمان پێکردن کاری کردووە یەکێک لەو سێکتەرە هەر سەرچەکان بابەتی بە دامەزراویکردنی فەرمانگە دروستکردنی و دیجیتەڵایزیشنکردنی بە دیجیتاڵکردنی وەکو دەڵێت داتای فەرمانگە و فێسی دومیشان بابەتی وبسایتی فەرمانگەیە
ڕەنگە دواکەوتوین بەڵام وەکو باسمان کرد هۆکارەکەی ئێمە بەستونی کارمان نەکردو بە ئاسۆی کارمان کرد لە هەموو ڕەهەندەکان خزمە گوزارێکی زۆر پێشکەش بە ڕێکخراوەکانە کاتن ڕێکخراوەکان لە جیاتی ئەوەی چەند جارێک بێنە پارێزگای هەولێر بە تایبەتی ڕێکخراوەکانی ناوچە دوورودەستەکان لە ئیدارە و پارێزگە سەربەخۆیەکانی تری هەرێمی کوردستان ئەوە دەتوانن لە ڕێگەی ئەم ماڵپەڕەوە راپۆرتی داراییە و بابەتەکانی دۆکیمنتەکانی پێیوەست بە بنوێکردنەوە بڕیاری کارجێڕێ و دەرهێنانی بە خۆکردنەوە حسابی بانقیە دەتوانن لە ڕێگەی ئەم ماڵپەڕەوە پێشکەش بە فەرمانگە بکەن و لە دواتریش فەرمانگە وەڵامیان نەداتەوە بۆی ئەو کەم کوڕیانە هیتیان بەر لەوەی تەشریف بێنن بۆ فەرمانگە چاکی بکەنەوە دواتر یەک جار بێنە فەرمانگە و کارەکانیان بۆ ڕای بکرێت ئەمە جگە لەوەی کە فەرمانگەی ڕێکخراوە حکومەکە هەر بەمە نەوەستاوە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو چەندین جار دووجار لە 2 ساڵات تیممان نردووە بە هەموو پارێزگاکان بۆ ئەوەی لەوێن دەرکاروباری ڕێکخراوەکان ڕای بکرێت ئەمەش خزمەت گوزاری شتری کابینە حکومەتی هەرێمی کوردستان بۆ ڕێکخراوەکان کردبووە طبعاً وەکو باسمان کرد ئەمە ڕەهەندی دووەم و سێم و چوارەم نەتانێت تاوان بکەم بەس ئەگەر دقیقەیەکم دەنا دەرفەت ێزان لە ڕەهەندی دووەم و سێم و چوارەم هەوڵماندا ڕەهەندی دووەم چارەسەرکردنی کێشە و گرفتی ڕێکخراوەکان بوو بۆ ئەمە بەستەش باجی ڕێکخراوەکان یەکێک لە کێشایەکی سەرەکی ڕێکخراوەکان بوو چارەسەر کرا و دروستکردنی بەربەست لە بەردەم کاری ڕێکخراوەکان ئەمەش چارەسەر کرا زۆر جار لایەنی حکومی ناحکومی کێشە دروست دەکرا بۆ کاری ڕێکخراوی بەڵام سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران کشتانێکی دەرکرد بۆ سەرجەم دامەزراوەکان کە ناکرێت بەربەست لە بەردەم کاری ڕێکخراوی دروست بکرێت ئەمەش بەردەوامەتی بۆ چارەسەرکردنی کێشە ڕێکخراوەکان وەکو بابەتیکردنەوەی هەژماری بانقی و ڕەهەندی دووەمینیشان دروستکردنی ڕایەڵەیە لە نێوان دامەزراوەکانی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ڕێکخراوەکان ڕێکخراو لۆکۆڵی نێودەوڵەتیەکان و بابەتی ڕەهەندی چوارەمیشان پێیوەستە بە دەستگەیشتن بە بەخشەرەکان لەسەر ئاستی ناوخۆی نێودەوڵەتی زۆر سپاس کاک بارزان ئەکرەماتێک سەرۆکی فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان لەگەڵ مامی وەڵامی پرسیارەکانی ئێمەدا زۆر سپاس بەخێر هات بەڕێزن